پێویستیم بە ئەدمینێکەیە بوو چەنەلی خۆتان کە چەنەلی بەدەستێنانی پارە لە ئینتەرنێتە. جا ئازیزان هەر کەسێک کە لە خۆ ڕابینێەوە شارازەیە لە بواری کریپتۆکارنسی بەڕاستی زۆرم پێخۆشە کە ئەدمینێک دابنێن بوو چەنەلی خۆتان بۆ ئەوەی بەڕاستی منیش چونکە کارەکانم گەلێک زۆرن ڕۆژان ئازیزان لە هەمان کاتدا کە من ڤیدیو بۆیەوە ئاپلۆتەکەم لە ناو چەنەلی بەدەستێنانی پارە لە ئینتەرنێت من چالاکیشم لە بواری کریپتۆکارنسی بەڕاستی من نامەوێ شەرمزاری ئێوە بم و کامنتەکانی ئێوە کاتێک کە لە یوتیوب ئەنووسن یاخود لە فەیسبوک کە مەسیجم بۆ ئەنووسن بەڕاستی پێڕەناگەم ئازیزان کە من جوابی کامنتەکان و مەسیجەکانی ئێوە بمەوە بۆیە بەڕاستی من پێویستیم بە ئەدمینێکەیە هەر کەسێ شارەزابی دووبارە ئەکەمەوە لە بواری کریپتۆکارنسی جا چە تەحلیلی دراوەکان بێ یاخود هەر بابەتێکی بەسوود کە سوود ببەخشێ بۆ خەڵکی ئێمەوە ملەتی ئێمە بەڕاستی من پێخۆشە کە کەسێک بێت و ببێت بە ئەدمینی چەنەلی بەدەستێنانی پارە لە ئینتەرنێت و لەگەڵ من پێکەوە بەڕاستی بابەتی بەسوود بۆ خەڵکی هەرێمی کوردستان بڵاو بکەینەوە جێی شانازیە کە کەسێک بێت و یارمەتی من بدات منیش زۆرم پێخۆش دەبێت هەر کەسێک کە لە خۆڕە ببێنێەوە شارەزە بێ لە بواری کریپتۆکارنسی تکایە پەیوەندی بەو ژمارە تەلەفۆنەوە بکەن 0751 679 78 87 ژمارە تەلەفۆنی خۆمە و بەڕاستی من سەرفیراز دەبم بۆ ئەو کەسێک کە بێت یارمەتی من بدات و لە بواری کریپتۆکارنسی پێکەوە خزمەتی ملەتی خۆمان بکەین. داوای لەبوردنیش لێوە کەم ئازیزان هەروەکو گوتم کە منیش پێویستیم بە سەفەرە هەروەکو کە لە بیداتی ویدیۆکەم گوت چالاکیشم لە بواری کریپتۆکارنسی بۆیە داوای لەبوردن لێوە کەم ئەگەر کامنتەکانی ئێوە تاخیرە بێ جوابدانەوەی ئینشاڵڵا کاتێک کەمێک بەخۆوە هاتمەوە و بەرنامەیەکی تەواوم دانا جوابی هەموو کامنتەکانی ئێوە و مەسیجەکانی ئێوە لە فەیسبوک دەدەمەوە.